سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش لە زنجیرە ئەڵقەیەکی دیکە باستە بەرنامەی مایکرۆسۆفت وۆرد دەکەین. ئینشاڵڵا هەوڵە دێن بە چەند ڤیدۆیەک ئەو بەشانەی کە بەڕای من گرنگە ئەو بەشانە باس بکەین بۆ کەسانی کە تا ئێستا بەرنامەکان بەکار نەهێناوە یان ئەیانەوێ بزان ئەم بەرنامە چۆن بەکاردێت. تقریبەن بۆ ئاستی سەرەتایە. جابایەک شتانیش پێ بڵێن بەرنامەکە زۆر ئاسانە. بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس بە هەمووی بەگشتی ئاسان لەسەر خۆتان قورسی مەکەن. هەمووی فێربوونی ئیشی 2 سەعاتە. ئەگەر کەسێک بێ فێر بێت دەتوانێت بە 2 سەعات باش لێی شارەزا بێت و هەرچێک بێت خۆی پێ بکە ڕاپلەچی لە راپۆرت نووسین، ئارتیکڵ بنووسی، بەحث بنووسی، هەر شتێک کە خۆت ئەتەوێت تێگەن. ئێستا جا ئەڕۆین لەسەر شتەکان، شتە ستانداردەکانتانیش پێڵێم کە زیاتر ستاندارد و ئەبێت بۆ نووسینی راپۆرت ئەوانە بەکاردێن. بۆ ئەوەی درێژە بە بابەتەکە نەدێن ڕێکە ڕۆینە سەر ڤیدۆکە. لەسەرەوە بارێکمان هەیە وەکو ئەبینن، فایلمانەیە، هۆم هەیە، ئینسێرت، دیزاین، لێئاوت، ریفرێنس، مێڵینگس، ڕیڤیو لەگەڵ ڤیو. هەوڵە دێن لەم بەشانە کە زۆرە بە چەند ڤیدۆیەک باسییان بکەین، ئەوەشی کە بەڕای من گرنگە ئەوانەتان بۆ باس دەکەم. باشە دێنە سەر ئەم بەشەی ئەم لا کۆپی و کەوتو. ئەمانە جارە ئیشمان بۆ شێوە ناکەوێت بۆ پرێنتەر و ئاینێکت کۆپی کردبی و ئەمانە جارە ئیشمان پێ ناکەوێت. بەشە گرنگەکەی ئێمە زیاتر ئەم دوو چوار بۆشی ئەمەیە، زیاتر ئەم شوێنە بەکارەهێنین لە نووسینی هەر شتێکە، زیاتر ئەمە بەکارەهێنین. سەرەتا کە پەیجەکە و دیاریەکەی پەیجەکە و دیاری کردووە پەیجێکی ئاساییە. لەمێ دووری و زوومەکەی زووم ئاوت و زووم فێڵەکەی هەیە. زووم بۆ نەزوومەکەمان کردووەتە 100. یەکەم شت ئەمە فۆنتەکانە. هەر فۆنتێک ئەتەوێت ئارتیکڵەکەت یان راپۆرتەکەت یان هەر شتێکە ئەینووسیت ئەبێ بۆم ئیترام فۆنتەکەی هەڵێ بژێری. جا فۆنتی ئستاندارد بۆ راپۆرت نووسین تایمز نیو ڕۆمانە. تایمز نیو ڕۆمان بۆ زیاتر ئەو کە فۆنتێکی ستانداردە. ئەگەر بۆ نووسینەکەی بۆ نمونە چناڵی ڕەگ بۆ شێوەیە اینجا سایزی فۆنتەکەیش ئەبێت 4 دەبێ بۆ شێوە. ئێستا ئەوەی پاڵی وەکو زانیمان ئەمە فۆنتە، ئەمە شێوەی فۆنتەکەیە، ئەمە سایزی فۆنتەکەیە کە بۆ 8 و 9 و 10 و تاوەکو 72 ئەتوانی گەورەتریشیکەی بۆ نەکردمان بیکەین بە ئەگەر دیاریکەین و بیکەین بە 72 ئەوە گەورە ئەو بێت وەکو ئەوی بینن. زیاتر وەکو ستاندارد 4 بەکارهێنرێت. ئەم دوو ئەیەمان هەیە، ئەیەکی گەورە و ئەیەکی بچووک. ئەمە بۆ دوو فۆنتەکەت بۆ گەورەوە کاتەوە، دوو فۆنتەکەت بۆ بچووکە کاتەوە. ئەمەمان هەیە شێوەی نووسینە. کاتێک بۆ نەتۆ یەک پارە تێکست هەیە تێگەی، یەک پارەت هەیە تێکست. ئەمە کەیسەکانێک کە تۆ ستێتمنت کەیسەکان چەند کەیسێکی تایە. بۆ نمونە ئەگەر سنتن کەیس بکەین ئەوە تەنها سەرەتایی ئەو یەکەم پیتی هەموو لاپەرەکە تەنها یەکەم پیت لە هەموو لاپەرەکەی تەنها یەکەم پیتیت بۆ کەپیتەڵەکات وەکو خوکە خۆی ئەوە باو زیاترەوە بەکارهێنرێت. ئەمە هەیە هەموویت بۆ ئەکات بە لەوەر کەیس، یعنی لەوەر کەیس یعنی هەموویت بۆ سمۆڵەکات وەکو ئەبینن وەکومان هەیە بەس تەنها یەکەم پیتی سەرەتات بۆ ئەپەرەکات. ئەمە هەمووی هەرچی دیاری کردی بێت بۆ تەکات بە ئەپەر کەیس. بۆ نمونەتەوە شتێکت هێناوە حەزەکەی هەمووی بە ئەپەر کەیس بێت، هەمووی بە کەپیتەڵ بێت و نابێت بچی دانە پیتەکانی بگۆڕێت، تەنها چی لەوێ دیارێکی توێکی بە ئەپەر کەیس. یان ئەگەر ئەپەر کەیس ئەتەوێت بیکێ بە لەوەر کەیس هەمان شێوەیەکی بە لەوەر کەیس. ئەمە هەر کەپیتەڵایز ئیچ وۆرد، ئەمە هەر پیتی هەر وشەیەک تەنها یەکەم پیتیت بۆ کەپیتەڵەکە کە ئەویشە کەم شتە بەکاردێت. ئەمیشە تەنها یەکەم پیتیت بۆ سمۆڵەکات، ما باقی پیتەکانیت بۆ کەپیتەڵەکات بۆ شێوە. ئەمانە زۆر بەکار نایەن، زیاتر ئەوەی یەکەم بەکاردێ. اینجا دینەوە خوارەوە بۆ بۆڵدکردن. ئەوە کە نووسراوە بیەکی گەورەیە بۆڵدێکە. بۆڵد یانی چی؟ یعنی هاوکو ئەیبینن ڕەشی کردەوە گەورەی کردو وەکو قەڵەوەیەکی پێدا. ئەمەمان هەیە ئەگەر بۆڵدەکە لابین، ئەگەر ویستمان یەکجاتە کلیکی لەسەرەکەین لاچێ. ئەگەر ویستمان لاریکەین ئیکا بە ئیتالیک پێڵێن ئیتالیک ئەمە لارە بێتەوە. ئەمە زیاتر بۆ بەکاردێ ئەگەر تۆ ویست ناوێکی زانستی بنووسی بۆ تەلەبەکانی
پزیشکی یان ئەو تەلەبانەی کە ئیتر هەر ناوێکی زانستی و ساینتیک ئەبێت ئەو بەکاربهێنی زیاتر ئیتالیکەکە بەکارهێنن. ئەمە هەیە بۆ ئەندەرلاینکردن یانی وەکو ئەبینن ینی خەتهێنان بەژێر وشەکەیە کە تۆ شتێک ویستت تەئکیدی لەسەر بکەیتەوە بۆ نەتۆ مەزەمێک شتێکە نووسی ئەتوانی ئەندەرلاینی ئەو شتە بکەیت بۆی ئەندەرلاین بێت و ئیتر چەند جۆرێکی ئەندەرلاینمانش هەیە وەکو ئەبینن گە دیاریکەین ئەو جۆرەکانی ئەندەرلاینە و ئەتوانیت بۆ شێوە ئەندەرلاینیکەین. اینجا ئەتوانیت خەتێک بهێنی بە ناوەڕاستی وشەکەی بۆ نمونە تۆ بڵێ ئێستا بۆ نە بەحسێکەکەی لەسەر شتێک خەتێک وشەیەکە هێنی خەتێکە دەی بە ناوەڕاستی مەقسەدت ئەوەیە کە ئەم شتە نەماوە ئێستا شتێکی در بە دوای دێت بۆتە ئەمە بەو شێوەیە بەکارهێنرێن ئەم شتانە لە شتی عامە بەکارهێنرێت. شتێکی درمان هەیە ئەو ئێکسەمان هەیە ئێکسێک دوێک لە خوارێتی ئێکسێک دوێک لە سەرێتی بۆ ئەمە بوو مامۆسای ئەو کەسانی کە مامۆسای بیکارین و ئەسیرەی بیکاری دانێن ئەگەر ویسیان توان دانێن یان ئەوەی کە ئەوی خوار نازانن چی بێڵێ چی بێڵێن نزە بۆرن ئەگەر من کلیک لەوە بکەم و دوو دانێم دوویەک بۆ ئەوەی سەرەتا زیاکە وەکو ڕەک دووجار بۆ شێوەی لێدێ. اینجا ئەوەی پاڵیمان هەیە ئەمە ستایلی فۆنتەکەت بۆ گۆرە ستایلی تێکستەکەت بۆ گۆرە دەستکاری فۆنتەکە ناکە تەنها ڕەنگێداتێ بۆ نە شادۆیەداتێ ئەو شتانەیەداتێ یەکو دیزاینێکی حازرێک کە خۆی بۆت ئەیکات دیزاینێکی حازرێک کە خۆی بۆت ئەیکات جا ئەم شتانیش زۆر لە نووسینە بەکار نایە بەڕاستی ئەگەر تۆ ویستت شتێکی ئەکادمی بنووسی ئەم شتانە قەت بەکار نایە ئەگەر تۆ نازانم مەگەر بۆ شتی معنی ڕۆژانەی خۆت بۆ شتێکی ئاو هەلو بابەتە بۆ خۆت بینوسی اینجا مەکەر بەکار بێت ئەگینە لە ڕۆژانەی شتی ئەکادمیە بەکار نایە. ئەتوانین باکگراوند کەلەرێکی بۆ دانین بۆ جەختکردنەوە لە شتەکە توانین تەبان ڕەنگەکانی بگۆڕی ئەتوانی لای بێ توانین جا شتە گرنگەکەیش ئەمەیە توانی بۆ نمونە ڕەنگەکان بگۆڕی ڕەنگی تێکستەکە بگۆڕی بۆ شێوەکردمان بە سوود. دێنە بەشی دووهەم بەشی دووەم ئەوەیە کە ئەتوانین خاڵبەندی بۆ نەیە بۆ نە شتێکت هەیە تۆ یەک خاڵبەندی بکەی سە بۆ نمونە ئەگەر من بنووسم لایک کۆمنت بۆ شێوە سەرکە کلیکم بۆ شێوە خاڵبەندێکی جا شێوەی خاڵبەندەکانی ئەتوانی بیگۆڕی بۆ نە بیکەی بەمە ئیتر بۆ شێوە ئەتوانی لە جاتی ئەوەی خاڵبەندیکەی بیکەی بە ریزبەندێکی یان ژماری بۆدانێت جا ژمارەکانی ئەتوانی بیکەی بە ABCD بۆ ئەمە زیاتر بۆ کەسانێک کە بۆنە مامۆسان و ئەسیلەدا ئەنووسن ABCD هەیە بە شێوەی ڕۆمانی هەیتا ئیتر بۆ شێوە هەیتا ئەتوانی هەر بە شێوەی ئاسایش بێم. ئەمەمانە هەیە بۆ نمونە ئەگەر تۆ ئەتوانی کەوانەی بۆ دانی لەم سەرەوە دیاریکەین ئەوە لامەندا جایتر ئەمە کەوانەی بۆ دان لێت زیاتر خۆی وەکو لە هینەکە وەکو بۆتی دیاری کردووە کە چۆن بێ و چۆن نەبێ یعنی هینتێکی پێت داوە کە ئەو بەشە چۆنی لێدێ ئەگە بڕۆیتە سەری ئەوە ماوسەکە لە سەری لا نەبەی وەکو بەرچاڕۆنیەکەت پێ ئەدا. اینجا ئەمانە خوارمان هەیە ئەمانە پێڵێن وارپ تێکست یعنی شێوەی نووسینی تێکستەکە. ئێستا ئەمە لە لای چەپەوە ئەگەر بیکەنەمێ میدڵ ئەکاتە میدڵ لە ناوڕاستەوە ئەمریکا بەلای ڕاست ئەمە جەستیفایەکە جەستیفای بۆ کەسانی کە نازانن چیە جەستیفای شتێکی زۆر زۆر گرنگە. ئێستا بۆ نمونە من چەند نەوشەیەکم هەیە ئەگە بڕۆم بە خوارەوە بۆ شێوە هەشتێک وەکووتمان هاوڕێن ئەگەر جەستیفای بکەن بۆ شێوە ئەگەر کلێک لە جەستیفای بکەن ئێمەسە ئەو دوو ڕیزە نووسینەمان هەیە هەوڵەدات نووسینەکەت هەمووی بۆ بکات بە یەک قاڵب تێگەن ئێستا گەر دیقەت بدەن لەسەرەوە نووسینەکان کەمە بەڵام لە خوار نووسینەکان زۆرە ئەو چی کردووە سپیسی داوە بە نووسینەکان بۆ ئەوەی هەمووی بێت بە یەک قاڵب یعنی سە من هە لە خۆم وەشتم دەرکرد نووسیوە بەڵام ئەگەر وشەکان وشەی ڕاستی بێت ئەو پیتەکان وشەکان وشانی وشەی ڕاستی بێت و هەمووی بە قانون بێ ئەوە زۆر زۆر جوانتر دەرەچێت یعنی وای لێ ئەەکە کە هەمووی نەک بۆ نمونە ڕیزێک کەمتر بێ ڕیزێک بچووک بێ ڕیزێک درێژ بێ وای لێ ئەەکە کە هەمووی یەک ئاستیان هەبێت شتێکی زۆر زۆر جوان دەرەچێت و شتێکی مرەتەب دەرەچێت.
وەکو وتمان اینجا شتێکی زۆر زۆر گرنگ ئەمە سپیسی لە نێوان ڕستەکانە سپیس لە نێوان ڕستەکانە ئەبێت بە شێوەی ستاندارد 1.5 بێت خۆی دیفۆڵت کەمترە 1.15 وابزانم ئەبێ 1.5 بێت ئەو شتێکی زۆر زۆر گرنگە اینجا گەویستان بۆ نێتەوە بە کوردی بنووسیت ئەمەی ئەم لە هەڵەبژێری ئەگەر بە ئینگلیزی نووسیت ئەمەی ئەم لە هەڵەبژێری بە ئینگلیزی با بڵێن بەلای ڕاست و بەلای چەپەوە ئەگەر بە ئینگلیزی بنووسی بەلای چەپ ئەگەر بە کوردی بنووسی ئەمەی ئەم لە هەڵەبژێری بەلای ڕاستەوە ئەمەشمان هەیە باگراوند دێداتە تێینەکە باگراوند دەدا بە تێکستەکە ئەمەمان هەیە توانین تیبڵ بامەلابین ئەتوانی ئەمە تێبڵی شەتوانی دروستکەین ئەگەر بتەوێ تێبڵێک دروستکەی بۆ ئەوەی یان ئەو بۆردەرمان پێدا ئەگەر توانی بۆردەر بدەی بە هەر شوالایەکی یان ئیتر توانی بۆ بە شێوەی تێبڵ دروستیکەی مەقسەدمان لە بۆردەر یعنی ئەو خەتەی کە چواردەوری ئەو خەتەی چواردەوری نووسینەکان توانی بۆ شێوە بۆردەری پێ بدەی جا توانی بەس بۆردەی لای ڕاستی پێ بدەی ئێمە تۆپ بۆردەرمان پێدا یان بۆردەی لای سەرەوە بۆردەری لای خوارەوە بۆردەری لای ڕاست نۆ بۆردەر توانین لای بێ ئەڵ بۆردەر outside border تەنها لە دەرەوە inside border تەنها ناوەوە inside horizontal border inside vertical نیمانە بە شێوەی vertical ئەتوانی draw table ئەتوانین table دروستکەی ئەگەر ویستت table دروستکەی ئەمە دوایی بۆ تێبڵەکە دوایی بە شێوەیەکی گشتی دێنە سەری ئێستا بە بڕۆینە ئەو لاوەجارێ باسی تێبڵ ناکەین دوای بە شێوەیەکی گشتی دێنە سەری ئەمە ئەگەر چەند ناوێکت هەبوو بۆ ناوت هەبوو شتێکت هەبوو ئەتوانی بە شێوەی لە ئەیەوە بۆ زێتیان نەزێتەوە بۆ ئەی لەمێ ریزیانکەی وەکو وتمان ئەمەش چەند ستایلێکە کە ئەتوانی بە تێکستەکەی بکەی ستایلی حازرە کە بە حازری فۆی فۆنتەکەی هەمووی بە ستایلی حازردایان ناوە کە بتوانیت تۆ بەکاری بهێنی لە ئیشەکانتە اینجا چەند شتێکی تریش هەیە لەمێ بۆ نمونە فیند کە تۆ لەم لا سێرجەکەی بۆ نمونە تۆ دەلاپە ڕەشتت هەیە وشەیەکت هەیە ئەتەوێت بزانی شوێنی ئەو وشە لەکوێ ئێستا بۆ ئەگەر ئی بکەین ئێمە ئەها ئەو ئیەمان کرد هەموو ئەو ئیە وەکو ئەبینین هەموو ئیەکانیان بۆ دیاری کردین کەواتە ئەو کاتە بۆ خۆت لەم لا بۆ دەنووسێت دوو ڕیزەڵت یعنی تەنها دوو شتمان هەیە کە بە ئیە ئەڕۆینە سەری اینجا زۆر بە ئاسانیت توانین ئەو شتە بدۆزینەوە ریپلیسمانش هەیە بۆ نمونە ئەڵێ بۆنە ئی وشەی یان تو بۆنە وشەیەکت هەیە راپۆرتێکی کاملت هەیە ئەتەوێ بۆ نمونە ناوی محەممەدی تێ ئەتەوێ هەموو ناوی محەممەدەکان بکەی بە ئەحمەد بۆ نمونە سێمە دوو ئیمانەیە توانین بکەینە زێت کەواتە ریپلیس ئەڵەکەین ئەڵێ دوو بنەکە وەکو ئەبینین هەردوو یەکەی بمان کردە زێت بۆ شێوە ئەمەش بۆ سلێکتکردن بەکاردێت ئەمە گرنگترینە و بەشانە بۆ کە ئێستا لە بەشی هۆمایە ئینشاءڵڵا بەشەکانی ترتانش بۆ دانین بە هیوای سوودبینین خواتان لەگەڵ جارێ